دیارە ئەو هێرشەی تورکیا کە ئێستای کاتە سەر بڵێن باشووری کوردستان یاخود هەرێمی کوردستان لە سنوورەکانەوە ئەوە درێژکراوەی ململانەیەکی دوور و درێژە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بە تایبەتیش کورد. ئەتوانین بڵێن ئەم ململانەیە چەند ڕەهەندێکی هەیە، ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی سەربازی و ئەمنی هەیە و هەروەها ڕەهەندی ئابووریشی هەیە کە مەسەلە پەیوەندی بە بۆڕی غاز و ئەمانەوە هەیە. بۆیە تورکیا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی دوور مەودا ئەڕوانێ ئەوێت وەلەوانەیە هەوڵش بدا بۆ ئەوەی کە ناوچەیەکی ئارام لەو سنوورانە ئەگەر بۆی بچێتە سەر ناوچەیەکی ئارام دروست بکات بۆ ئەوەی کە ڕێگە بگرێت لەوەی کە پارتی کرێکاران لە نێوان باشوور و ڕۆژ ئاوا هات و چۆ بکەن و بە تایبەتیش بۆ ئاودی بوون بۆ باکووری کوردستان بە شێوەیەکی گشتی ئەگەر لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە سێری بکەین تورکیا یا هەر وڵاتێکی تر بۆی نییە هێرش بکاتە سەر خاچی ئارا خاچی هەرێمی کوردستان، چونکە بنەمایەکێ لە یاسای نێودەوڵەتی پێوی دەگوترێت سەروەری یان سیادە. هەرچەند سیادە یان سەروەری بە چەمکە تەقلیدیەکەی ئێستا توانین بڵێن پێشێل ئەکرێت لەلایەن زۆر لە وڵاتان. ئەمریکا پێشێلی کردووە، رووسیا پێشێلی کردووە، ئێستا لە ئۆکرانیا، پێشتر لە سووریا و لە عێراق و ئەوانەوە ئێستا تورکیا، ئێران. ئەم مەسئلەیە پەیوەندە بە وڵاتی بەرامبەر. ئەگەر وڵاتەکە لاواز بوو، بەهێز بوو، نەیتوانی پارێزگاری لە سیادەی خۆی بکە، لە وڵاتی خۆی بکە، ئەو سیادەیە ئەو سەروەریە پێشێل ئەکرێت. ئەوە ئێستا کە ئەیبینین بە هەمان شێوەیە ناوەناوە لەلایەن تورکیا و ئێرانەوە خاچی هەرێمی کوردستان کە خاچی عێراقیشە ئەڵبەتە بەهۆی لاوازی هەڵوێستی عێراق، حکوومەتی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان، تورکیا بەردەوامە لە پەلاماردانەکانی خۆی. هەرچەند پاساوەکانی تورکیا هەرچی بن کە ئەو لایەنی ئەمنی و ڕەهەندی ئەمنی خۆی لە بەرچاو ئەگرێکە هەرشە هەیە لەسەر سنوورەکانی خۆی، بەڵام هەر بۆی نییە پەلاماری خاچی وڵاتێکی تر بدا، ئەبێ ئەمە بە هەماهەنگی لەگەڵ ئەو وڵاتە بێ. دیار هەرچەند حکوومەتی عێراقی ئەمە ئیدانە کردووە و پێی وایە کە ئەمە پێشێلکردنی سەروەری خاچی عێراقە، بەڵام حکوومەتی عێراقی لاوازە و لەگەڵیشە حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانن ڕێگە بگرن لە دەستێوەردانەکانی وڵاتانی دراوسێ. پێدەنجی تەبەن هیچ کاتێک سوودی نییە، ینی کورد پێویستی بە یەکگرتووی هەیە. ئەگەر کورد یەکگرتوو بێ دەتوانی هەڵوێستی بەهێز بێ بەرامبەر وڵاتانی دراوسێ و هەت تەنانەت لە بەرامبەر بەغداش کە هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی فیدراڵی عێراقی، بەڵام بەهۆی لاوازی یاخود بڵێن بەهۆی پەرتەوازایی نێوماڵی کورد و هێزە کوردیەکان هەڵوێستی سیاسی کورد لاواز بووە و پەرلەمان هەڵوێستێکی ئەوتۆی نییە، کاریگەر نییە. حکوومەتیش ینی زیاتر حکوومەتی حیزبیە، ینی بڕیارەکان لە مەکتەب سیاسیەکانەوە درێن. حکوومەتیش ئەو بڕیارەی نییە، ئەو هەڵوێستە جدیەی نییە بتوانێت کە کاریگەری هەبێ لەسەر ڕووداوەکان، ینی ئەکەوتە دوای ڕووداوەکانەوە. بەڵام ئەوان لە ڕووی یاساییەوە ئەتوانن پاساوی خۆیان هەیە، توانن بەرگری لە خاچی خۆیان و لە سیادەی خۆیان بکەن، بەڵام کەی ئەتوانن ئەوە ئێمە لە نەوەتەکانەوە ئەبینین کە خاچی عێراق و بە تایبەتیش سنوورەکانی هەرێمی کوردستان لە ناوین وڵاتانی دراوسێەوە پێشێل ئەکرێن و ناوەناوە ئەو سیادەیە و سەروەریە پێشێل ئەکرێ، بەڵام نە وڵاتانی دەرەوە کە بە تایبەتیش ئەمریکا کە وجودی لە عێراقە بووە و عێراقیان بەڕێوە بردووە، نە ئەوان هەڵوێستێکی جدیان هەبووە لە ڕاستیدا و نە حکوومەتی عێراقیش کە وردە خۆی بەهێز دەکاتەوە ئەو هەڵوێستە جدی هەبوو بتوانێت بەر لەو هێرشانە بگرێت.